لله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة النساء قيشتنا آيات 135 لا فرصت دوای خوێندنەوەی ئاەتەکان تفسير ئاەتەکان دەکەین پشتیوان بەخوای گەورە. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين إن يكن غنيا أو فقيرا فالله أولى بهما فلا تتبعوا الهوى أن تعدلوا وإن تلووا أو تعرضوا فإن الله كان بما تعملون خبيرا. يا أيها الذين آمنوا بالله ورسوله والكتاب الذي نزل على رسوله والكتاب الذي أنزل من قبل ومن يكفر بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر فقد ضل ضلالا بعيدا. إن الذين آمنوا ثم كفروا ثم آمنوا ثم كفروا ثم ازدادوا كفرا لم يكن الله ليغفر لهم ولا ليهديهم سبيلا. بشر المنافقين بأن لهم عذابا أليما. الذين يتخذون الكافرين أولياء من دون المؤمنين أيبتغون عندهم العزة فإن العزة لله جميعا. وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا. آياتي 135 خوای گەورە لەو ئاەتەشدا ڕوو بە ئیمانداران دەفەرمێت يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط. ئەی ئەوانەی کە ئیماندارن و ئیمانتان هێناوە کون و ببنە قەوامینە جێبەجێکاری بالقستی دادگەری. ئەو جار دەفەرمێت لله شاهیدی بدەن لە پێناوی خوای گەورەدا بەڕاستی و بە دروستی وەلەو على ئەنفوسیکم ئەگەر ئەو شاهیدی دانەتان لە زەرەر و زیانی خۆشتان بێ والیدەین یا لە زەرەر و زیانی دایک و باوکتان بێ کە زۆر لێتانەوە نزیکن خاترگرتنی باتێدانە بێ والأقربین یا ئەگەر لە زەرەر و زیانی کەسە نزیکەکانیشتان بێ. یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە کونوا قەوامینە هەستن بە ئەنجامدانی و بە جێبەجێکردنی دادگەری بە شێوەیەکی هەمیشەیی و بە شێوەیەکی بەردەوام لە هەموو شتێکدا. ئەو جاری یەکێک لە عەدالەتی و دادگەریەکان کە دەیکەن با لە کاتی شاهیدی دابێ دەفەرمێت شوهەداء لله شاهیدی بدەن لە پێناوی خوای گەورەدا وەلەو على ئەنفوسیکم ئەگەر ئەو شاهیدی دانا ئەوەی کە بینیوتانە ئایا ئەوەی کە زانیوتانە ئەگەر لە زەرەری دنیای خۆشتان بێ
ئەوی الوالدین یا لە زەرەری دنیای دایک و باوکتان بێ یا لە زەرەری خزمە نزیکەکانتان بێ چونکە شاهیدیدان تەوان بەڕاستی ئەگەر زەرەری دنیایشی تێدا بێ هەر قازانجدا قازانج ئەوەیە لە دنیادا زەرێک لە خۆت دەی خۆت تووشی دۆڕانێک بکەیت بەڵام لای خوای پەروەردیگار گوناهبار نەبی بەعکسەوە ئەگەر بابەتێک ئیتۆ نەبێت و بەنەحەق بیکێ ئی خۆت بەڵێ لە دنیادا قازانجت کردو بەڵام گوناهت بۆ خۆت هێناوە دایک و باوکت ئەگەر لەسەر حەق نەبن چی شاهیدیان بۆ بدەیت بەڵێ لەوانەیە لە دنیادا لە ناڕەحەتیەک ڕزگاریان کەی بەڵام لە قیامەتێ دەیانخەیە ناو گوناهەوە حەقی خەڵکیان بەسەرەوە دێڵی کەسێک خزمتەوە یا خۆشت دەوێت ئەگەر شاهیدی بۆ دەدەیت لەوانەیە دڵی خۆشکەی لە دنیادا بە شێوەیەکی کاتی بەڵام نازانی کە ئەوی شت تووشی گوناه کردووە خۆشت تووشی گوناه کردووە بۆیە ئینسانی ئیماندار واجبە لەسەری لە کاتی ئەنجامدانی شاهیدیدا یا لە کاتێک کە دەبێتە دادوەر لە بینی خەڵکیدا عەدالەت و دادگەری بڵێ ڕاستی بڵێت و ئەوەی کە بەڕاست دەیزانێت جێبەجێیکە ئەگەر ئەو ڕاستیە لە زەرەری دنیای خۆشت بێت چونکە زەرەر و یعنی عەدالەت و ڕاستی گوتن قەت لە زەرەری قیامەت نییە دەگونجێ لە زەرەری دنیات بێ بەڵام لە زەرەری قیامەتت نییە جا خوا دەفەرمێ ئین یەکون غەنیەن ئەگەر هات و ئەو کەسای کە شاهیدیەکەیت بۆ دەدەی یا شاهیدیەکەی لەسەر دەدەی دەوڵەمەند بوو حسابی دەوڵەمەندی مەکە ئەنی نە لەبەر دەوڵەمەندی خاتری بگرە نە لەبەر دەوڵەمەندیش دژی بوەستەوە و قسەی لەسەر بکە ئەو فەقیرن یا ئەگەر ئەو کەسەی شاهیدی بۆ دەدەی هەژار بێ جاجاری وایە هەژار خەڵک حسابی بۆ ناکات لەبەرەوەی هەژارە کابرا یەک تۆز خاتری ناگرێ هەندێک کەسیش هەیە لەبەرەوەی فەقیرە دەڵێ با بچم شاهیدیەکی بۆ بدەم بیباتەوە بەشم قازانجێکی بکە نا بە هیچ شێوەیەکی لە کاتی شاهیدیداندا نابێ ئەو کەسە دەوڵەمەندی کەسەکەی بخوێنیەوە دەسەڵاتداریەتی کەسەکەی بخوێنیەوە نزیکی و خزمەتی کەسەکەی بخوێنیەوە لەگەڵ خۆتدا هەتا تەنانەت دەها لە شوێنی کە دەفەرمێت وەلا یەجریمەنەکم شەنەئان قەوم عەلە تەعدیلوا ئەگەر ئەو کەسەی کە نیزاعی هەیە لەگەڵت یا شاهیدی دەدەی لەسەری ئەگەر دوشمنیشت بێ واجبە لەسەرت لە کاتێکدا کە دەبیە شاهید یا دەبیە حاکم عەدالەتی لەگەڵ جێبەجێکەی ئەگەر کەسەکە ئیمانی بە قیامەت و بە دواڕۆژ هەبێ فالله هاخوا دەفەرمێ ئەولا بهما خوای گەورە لە پێشترە کە ڕەچاوی فەرمانەکانی بکرێت و خاتری بگیرێت لە دەوڵەمەند و لە فەقیرەکەی ئەوجار دەفەرمێ فەلا تەتەبیعوا الهەوا بە هیچ شێوەیەک بە دوای هەوا و ئارەزووی خۆتان مەکەون ئەن تەعدیلوا لەوەی بەوەی کە لە عەدالەت و دادگەری لا بدەن ئەها ئینسان کە دەسێتە مەحکەمەی یا دەسێتە لای قازی وایە جارێ ئەگەر تەڕەفبی هەمیشە حەزت لێ ببێەوە وایە تەڕەفبی لە کێشەکەیدا لە نیزاعەکەیدا سروشتی ئینسان وایە تەبیعەتی ئینسان وایە حەزی لێتی ئەتۆ ببێەوە ئەوە کێ وات لێ دەکا هەوا و ئارەزوەکەی وات لێ دەکا بۆیە بەدوای ئەو هەوا و ئارەزوەت مەکەوە مەیلی ئەوەت نەبێ بیبێەوە مەیلی ئەوەت هەبێ حەق جێبەجێ بکرێ عەدالەت جێبەجێ بکرێ وە کاتێکیش دەبی بە شاهید هەر لە خۆتەوە ئینسان دوو کەسی لە بەرامبەردا بن حتمما لەوانەیە یەکێکی لە یەکێکیان خۆشتر بوێ وایە بە ئارەزوو لەوانەیە پێت خۆش بە یەکێکیان بیباتەوە یەکێکیان بیدۆڕێنێ بەڵام ئەو ئارەزوەی کە هەتە لە دڵتدا بازاڵ نەبێ بەسەردا لە کاتی شاهیدیدا جا ئەوە بەسەر هاتێکەیە دەڵێن قازیەک لە سەردەمی دەسەڵاتی ئیسلامی یەکێک لە خەلیفەکاندا قازیەک دەسێتە لای حاکمەکەی گەورەی وڵاتی پێی دەڵێ داوات لێ دەکەم یعنی قازیەتیم لێ وەربگریەوە هیچی کە قازی نەمێنم لێی دەپرسێ بۆ دەڵێ ئەو شوێنەی کە ئەمنی لێ بووم بە قازی خەڵک هەستی کردووە کە حەزم لە خورمای و تەڕ و تازە پێگەیشتوویە بۆیە خەڵکێک دەیەوێ ئەو حەزەی من بەکار بێنێ بۆ گۆڕانکاریکردن لە بڕیارەکانمدا جا بە نمونە دەڵێ دوو کەس نیزاعیان هەبوو یەکێک لە تەڕەفی نیزاعەکەی کێشەکەی زانێ بووی کە حەزم لەو خورما تازە پێگەیشتووە و تەڕەیە بۆی هێنابووم بە دەرگەوانەکەی بە حرەسەکەی دابوو گوتبووی فڵان کەسیە دەڵێ لە حرەسەکەم پرسی کە وەسفی بۆ کردم زانیم ئەو کەسەیە کە نیزاعەکەی هەیە بۆیە خورمایەکەم وەرنەگرت و ڕەتم کردنەوە وەریشم نەگرت خورمایەکەم ناردەوە پێیدا ڕۆژی محکەمەکردن کە هاتنە بەردەمم
لە کاتی محکەمەکردندا ئەوەی دیاریەکەی بۆ هێنابووم لە خۆ مەیلم حەزم وای دەکرد بڕیارەکە بۆی بدەم قەرارەکە بۆی بدەم هەرچەندە خورمایەکەشم لێ وەرنەگرت بوو بەرتیلەکەشم لێ وەرنەگرت بوو ئەیە گەوەری گرت بە بۆیە طبعا ئەو فەلا تەتەبیعوا الهەوا بۆیە دەفەرمێت سوور بوو لەسەر ئەوەی کە والی طبعا قەزاوەتەکەی لێ وەرگێتەوە فعلا لەسەر ئەوە کە تووشی ئەوە نەبێ بە دوای ئارەزوەکانی کەوێ بە دوای حەزەکانی خۆی کەوێ وازی لە قەزاوەت و دادگەری هێنا جاوە بۆ قازی هەروایە بۆ شاهیدی شەروایە ها شاهیدەکان ئەوەی شاهدیان بۆ دەدەی لەوانەیە کەیان لەگەڵ تۆ چاکتر بێ باشتر بێ حەز لێ بێ بیباتەوە ئەو حەزەی کە هاتە نابێ زاڵ بێ بەسەرتدا دەفەرمێ فەلا تەتەبیعوا الهەوا ئەن تەعدیلوا نەکەی بە دوای هەوا و ئارەزوەکانتان بکەون لە عەدالەت و دادگەری لادەن جا دەفەرمێت وئین تەلوو ئەگەر بێت و لە کاتی شاهدیداندا تەلوو یعنی زمانتان تێکەڵ و تێکهەڵکەن و زمانتان لارکەنەوە جاری وایە هەیە بە مینگەمینگ شاهدی دەدا تەمە لە کاتی شاهدیدا مینگەمینگ و مینجەمینج و قسەیەک پێچ و پەنای تێدا بێ نایخوا دەبێت لە کاتی شاهدیدا کە شاهدیتدا بەبێ سێ و دوو شتەکەی بڵێ نابێ بڵێ وامزانی وا تێگەیشتم وا حاڵی بوومانە شاهدی نین شاهدی ئەوەی دەی بڵێ دیتم فلان کەس ئەوی شەی کرد یان نەیکرد یان دەبێت بڵێ یەقینم هەبوو فلان کەس بۆی گێڕامەوە کە قسەکە بەو شێوەیە شاهدی دەبێت لەسەر یەقین بێت بۆیە دەفەرمێ ئای وئین تەلوو ئەگەر زمانتان تێک هەڵکرد و زمانتان لار کردەوە لە کاتی شاهدیداندا ئەو تعرضوا یان ئامادە نەبوون شاهدی بدەن و پشتان لە شاهدیدان کرد لەبەر خاتری ئەوەی کە دەتانزانی ئەو کەسە دەیدۆڕێنێ کە بنمونە تۆ حەز لێ نییە بیدۆڕێنێ ئەوە خوا هەڕەشە دەکات دەبێت فإن الله كان بما تعملون خبيرا بێگومان خوای گەورە بەو کار و کردەوەی کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە تەوانەوە هەڕەشەیە ئاگاتان لێ بێ خوای گەورە لەسەر ئەوەی محاسبەت دەکا بە دوای هەواوی ئارەزووی خۆت کەوی لە کاتی شاهدیدا زمانت لارکەوە و قسە تێک هەڵکەی و مینجەمینجی بکەی بۆی قازی و حاکم بە تەواوی لێت تێنەگات چونکە پێت وایە ئەوە لە مەسلحەتی ئەو کەسەی نییە کە تۆ دەتەوێ یان ئامادە نەبی بچی شاهدی بدەیت چونکە پێت وا بوو کەسێک لێت تووڕە دەبێت یان کەسێک دڵی لێت دێشێ یان کەسێک دەیدۆڕێنێ کە تۆ پێت خۆش نەبی دۆڕێنێ لە هەموو ئەو حاڵەتانەدا خوای گەورە هەڕەشە دەکات دەفەرمێت ئاگادار بن خوای گەورە بەو کار و کردەوانەی کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە تەمەن لەسەر نیەتی شاهدی دانەکەتان و چۆنیەتی شاهدی دانەکان خوای گەورە محاسبەتان دەکات یا ئەیها الذین آمنوا كونوا قوامین بالقسط ئەی ئەوانەی کە ئیماندارن هەستن بە ئەنجامدانی دادگەری بە شێوەیەکی بەردەوام و هەمیشەیی شوهداء لله ولو على أنفسكم شاهدی بدەن لە پێناوی خوای پەروەردگاردا ئەگەر شاهدیەکە لە زەرەری خۆشتان بێ ئەوی الوالدین یا لە زەرەری دایک و باوکتان بێ والأقربین یا لە زەرەری خزمە نزیکەکانتان بێ ئین یەکن غەنیەن ئەو فەقیرەن ئەگەر ئەو کەسەی شاهدیەکەی بۆ دەدەی یا شاهدیەکەی لەسەر دەدەی دەوڵەمەند بوو یا فەقیر بوو ئین حسابی دەوڵەمەندی و فەقیری مەکە نە لەبەر خاتری دەوڵەمەندیەکەی شاهدی بگۆڕە نە لەبەر خاتری فەقیریەکەش جا لە مەسلحەتی یا لە زەرەری فالله ئەولا بهما خوای گەورە لە پێشترە بۆ تۆ کە ئەمرەکەی جێبەجێکەی لە دەوڵەمەندەکەی و لە فەقیرەکەش فلا تتبعوا الهوى أن تعدلوا بدواي آرزو هواي خوتان نكون بو أوي لدادگري لادن وإن تلووا أجا زمانتان لاركنوا لكاتي شاهدي داو ببي بيتشوبنا شاهديكتان نلن أو تعرضوا يا فجل شاهدي دان بكن فإن الله كان بما تعملون خبيرا بيقمان خواي قورا بهر كارو كردويك ايوه ديكن زور شارزها أو آتيكم آتي دهم دفرمد يا أيها الذين آمنوا بالله ورسوله أي أواني كإيمان تان هنا وإيمان بينا بخوا وببيغمبر خوا صلى الله عليه وسلم والكتاب الذي نزل على رسوله وإيمان بينا بوكتبش كنيردرا وتخواره بسر بيغمبر خوا دا كمحمد صلى الله عليه وسلم والكتاب الذي أنزل من قبل وإيمان بينا بو كتابانشي كفيشتر بو پیغمبرانی دیکه هاتون تخواره اگر سيري آياتكي كين هيدله إنسان آياتك دفرم يا أيها الذين آمنوا أي أوانيك إيمان تان هنا إيمان بينن إنسان إيماني هنا به إيمان هنا نشي ديكي بوتيا مفسرين دفرمون أو آيات أجر
خطابەکە لەگەڵ ئیماندارە ڕاستەقینەکان بێ ئیماندارە دروستەکان بێ مەبەستی ئەوەیە ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە ئیمانەکەتان تازەکەنەوە لەسەر ئیمانەکەتان بەردەوام بن و ئیمانەکەتان بەهێزکەن و بە قووەتکەن بەخوا بە پێغمبەر صلی الله عليه وسلم بە قورئان و بە کتێبەکانی دیکە هێندێکیش دەفەرمون فەرمان و ئەمرەکە لێرە بۆ منافقەکانە ئەوانەی کە بە زمان دەیانگوت ئیمانمان هێناوە يعني يا أيها الذين آمنوا أي كساني كبزمان إيمان تانيناوا ادعاء إيمان هنان دكنها لسورة حجرات دا قالت الأعراب آمنا لم تؤمنوا أعرابي كان دشتكي كان دا يقول إيمان دارين خواهي قورا دا فرمي بيان بلي إيمان تانيناوا چونك ولما يدخل الإيمان في قلوبكم چونك إيمان إستا نشو تناو دلتانوا جا أقر أمرك بودور وكان بي يعني أي أو كساني كادعاء إيمان هنان دكن ئیمان بێنن بەڕاستی لە ناخەوە لە دڵەوە بەچێ بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کتێب و هەم قورئان و هەمیش کتێبەکانی دیکەجا هەردوو تەفسیرەکەی هەنە هەردووکیشی دروستن ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە دەکرێت بڵێن ئامین و ئیمانەکەتان تازەکەنەوە و بەردەوام بن لەسەر ئیمانەکەتان ئەگەر بۆ کەسە دووڕوەکان بێ دەکرێت بڵێن وەکو چۆن بە زمان ئیدعای ئیمان هێنان دەکەن بە دڵیش ئیمان بێنن بشي بخوا ورسوله بپیغمبر خوا صلى الله عليه وسلم والكتاب الذي نزل على رسوله وبو كتابي كنردراوة خواري بسر پیغمبر كيدا صلى الله عليه وسلم والكتاب الذي أنزل من قبل وإيمان بين بو كتابشي كنردراوة خواري پیش قرآن بسر پیغمبر كاني ديكا ومن يكفر بالله هر كسيك بباور بي لدل وبشي بخوا وملائكته بباور بملائكة كان إيماني بفرشتكان نبي وكتبه باوري بكتب آسمان يكان نبي بباور بكتب كان ورسله بباور ببيغمبران سلام إخوان لسر به واليوم الآخر بباور بروج دواي فقد ضل ضلالا بعيدا بقمان أو كس قمرابوا سري لشواوا بقمرابون وسر لشواويكي زور دور لراستي آتك آسان واضح إن الذين آمنوا بيقمان أوانيك إيمانيان هنا سرتا ثم كفروا باشان بباور بونوا أودو ثم آمنوا باشان جاري ديكا إيمانيان هنا يوا ثم كفروا باشان جاري ديكا بباور بونوا أو سنزار هاد إيمان أو جار ثم ازدادوا كفرا باشان زیاد بوو بە سەریاندا زاڵ بوو بە سەریاندا بێباوەڕی و لەسەر بێباوەڕی مردن لەم یەکن الله لیەغفر لەهم لەم یەکن بە هیچ شێوەیەکی خوای گەورە بەڕەوای دانەناوە بۆ خۆی کە لێیان خۆش ببێ خوای گەورە نەیکردۆتە ئەرکی خۆی نەیکردۆتە واجبی خۆی کە لەو کەسانە خۆش بێ کەس ناتوانێت خوا ناچارکە و ناتوانێت بڵێ خوا بۆی نییە خوا بۆ خۆی قەراری داوە خوای گەورە بۆ خۆی بڕیاری داوە بۆ خۆی قەدەغەی کردووە لەسەر خۆی لیەغفر لەهم کە لەو کەسانە خۆش نەبێ ئەوە یەک ولا لیەهدیەهم سەبیلا و هەرگیزیش ڕێنمونیان ناکە بۆ ڕێگای ڕاست و ڕێگای ڕاستیان پیشان ناداجە ئەو ئاەتەش تەفسیری جۆرا و جۆری هەنا هەندێک دەفەرمون کە دەڵێ ئین الذین ئامنوا بێگومان ئەوانەی کە یەکەم جار ئیمانیان هێنابوو بەچێ بە موسا دەفەرمون ثم كفروا پاشان بێباوەڕ بوون بە پێغەمبەرەکەی دوایوی کە عیسای سەلامی خوای لەسەر بێ ثم آمنوا پاشان ئیمانیان بە پێغەمبەری ئاخر زەمان هێنا جارێ یەکەم بەڵام ثم كفروا جارێکی دیکە بە پێغەمبەری ئاخر زەمانیش کافر بوونەوە ثم ازدادوا كفرا اینجا کافریەتیەکە و بێباوەڕیەکە زاڵ بوو بە سەریاندا و لەسەر بێباوەڕیەکەی مانەوە هەتا مردن ئەو کەسانە لەم یەکن الله لیەغفر لەهم بە هیچ شێوەیەک خوای گەورە بەڕەوای دانەناوە بۆ خۆی کە لێیان خۆش بێ ولا لیەهدیەهم سەبیلا و ڕێنمونیشیان ناکا بۆ ڕێگای ڕاست ئەو ئاتەش واضحە یعنی ئینسان ئەگەر لە ژیانیدا چەند جاریش ببێتە ئیماندار و کافر ببێتەوە ئەگەر تەوبەی بکات و پەشیمان ببێتەوە و بە تەوبە و پەشیوانیەوە بمرێ دەگونجێ خوا لێی خۆش بێ وایە بەڵام ئەو کەسەی کە ئیمانداریشە بەڵام عاقیبەتەکەی سەرنجامەکەی مردنەکەی لەسەر کوفر و بێباوەڕیە بە بێگومانی ئەو کەسێک کە بە بێباوەڕی دەمرێ بە هیچ شێوەیەکی خوای گەورە مەجالی نەهێشتۆتەوە کە وەیس کونوکە لێنێک نییە لێوە خوای گەورە لێی خۆش بێ
ئاەتەکە بەڵگەیە لەسەرەوەی کە گوناه تەمەەن ئەگەر کوفریش بێ ها ئەگەر چەند جاریش لە ژیانتدا دووبارە ببێتەوە و چارەسەرەکەی هەرچیە هەر تەوبەکردن و پەشیمان بوونەوەیە و دەکرێت خوای گەورە لە گوناهیش خۆش ببێ گوناهەکە هەرچیەکە لێرە باسی کوفرە ئەگەر کەسەکە کافریش بوو بێتەوە بە ئیسلام بە پێغمبەر صلی الله عليه وسلم یان ئەو تەفسیرە هێندێک دەڵێن ئەوانەی کە ئیمان دێنن بنمونە بەخوا بەڵام ئیمان بە پێغمبەر ناهێنن هەیە ئیمانی بە پێغمبەرە بەڵام ئیمانی بە کتێبەکان نییە هەیە ئیمانی بە کتێبەکانە بەڵام بە ڕۆژی قیامەتێ نییە هەیە ئیمانی بە هەمویان هەیە بەڵام لە قەزا و قەدەردا ئیمانەکەی سەقەتە تەمەن ئەرکانی ئیمان هەمویان بەیەکەوە تێکەڵکێشن و بەیەکەوە بەستراونەتەوە ئەو کەسێک کە ئیماندارە دەبێت هەر شەش ڕوکنەکانی ئیمانی بەیەکەوە لە ناخیدا چەسپاند بن ئەو جار دەبێت لەو سەر ئەو حاڵەش بمرێ ئەگەر لەسەر ئیمان مردی و کوفرت نەکرد دوای مردن خوای گەورە لە پێشتر باسمان کرد کە شیرک نەبێ گوناهەکە کوفر نەبێ هەر گوناهێکی دیکە هەبێ دەگونجێ خوای گەورە لێت خۆش بێ بەڵام ئەگەر ئینسان بە کوفرەوە مرد مەجاری لێخۆشبوونی تێدا نامێنێتەوە ئین الذین ئامنوا بێگومان ئەوانەی کە ئیمانیان هێنا ثم كفروا پاشان بێباوەڕ بوون ثم آمنوا پاشان جارێکی دیکە ئیمانیان هێنایەوە ثم كفروا پاشان جارێکی دیکە بێباوەڕ بوونەوە ثم ازدادوا كفرا پاشان زیاد بوو بۆیان بێباوەڕی و لەسەر بێباوەڕی مانەوە لم يكن الله ليغفر لهم خوای گەورە بەڕەوایدانە ناوە کە لەو جۆرە کەسانە خۆش ببێ ولا ليهديهم سبيلا وڕێن مونیشیان ناکا بۆ ڕێگای ڕاست پاشان لە فەرمێ بەشر المنافقين بأن لهم عذابا أليما مجدە بدە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بەو کەسانەی دووڕون بأن لهم کە بەبێ گومانی بۆیان ئامادەکراوە عذابا أليما سزایەکی بەئێش مجدە لە ئەسڵدا بۆشتی باش و خۆشە وایە بەڵام خوای گەورە کە بۆ منافقەکان و بۆ چوونە جەهەنەم مژدە بەکاردێنێ وەکو تەعذیب و سزایەکی دەرونی و نەفسی خوای گەورە لەگەڵیان دەکا بەشیری المنافقینە مژدە بدە بە دووڕوەکان پێیان ڕابگەێنە ئەوەی کە بە دووڕووی و بە منافقی بمێنێتەوە و لەسەر منافقی بمرێ پێیان ڕابگەێنە کە بأن لهم عذابا أليما بۆیان ئامادەکراوە سزایەکی بەئێش منافق چێن ئەوەی کە خوا دەیان خاتە جەهەنەمێ خوا پەناماندا یەکێک لە سیفەتە زەقەکانی منافق و دووڕوەکان ئەوەیە کە لێرە باسی دەکا الذين يتخذون الكافرين أولياء کە بەداخەوە بەسەر سەدان کەسی بەنا موسڵماندا ئاەتەکە ئێستا جێبەجێ دەبێ بەڕاستی سیفەتەکە سیفەتی دووڕوەکانە و نەتیجەی ئەو سیفەتەش چوونە جەهەنەمە خوای گەورە پەناماندا الذين يتخذون الكافرين أولياء ئەوانەی دەگرن بێباوڕان بە دۆست و سەرپەرشتیکاری خۆیان لە جیاتی ئیماندارە هەر کەسێک خۆشی بە موسڵمان بزانێ بەرماڵی بە ئاسمانەوە بفڕێ شکل و ڕواڵەتیشی شکل و ڕواڵەتی مسلمانانە بێت و بەڕواڵەت لەسەر سنەت و ڕێبازی پێغمبەر بێ صلی الله عليه وسلم بە ئیدعا خۆی بە شوێنکەوتەی ڕێبازی سەلەف و پێشین بزانێ بەڵام ئەوە سیفەتی بێ لە جیاتی ئیمانداران لە جیاتی پشتگیری لە ئیمانداران خۆشەویستی لەگەڵ ئیمانداراندا بەین خۆشی لەگەڵ ئیمانداراندا عیلاقا و پەیوەندی هەبوون لەگەڵ ئیمانداراندا سێ کەسانی بێباوەڕ کەسانێک کە بە شەریعەت و دینەکەی تۆ ڕازی نین بیانکەی بە دۆستی خۆت برادەرایەتیانکەی حەزت لە سەرکەوتنیان بێ پشتگیریانکەی هەوڵی سەرخستنی ئەوان بدەیت لە جیاتەوەی هەوڵی سەرخستنی مسلمانان بدەیت بەبێ گومانی ئەو بەشیری المنافقینەکە دەیگرێتەوە چونکە هەڕێک تەفسیری ئەوەکە بەشیری المنافقین بأن لهم عذابا أليما ڕێک الذين وصفی منافقەکانە منافقەکە ئەوانن مژدە بدە بە منافقەکان ئەی پێغمبەر صلی الله عليه وسلم کە سزای بێشیان بۆ ئامادەکراوە چێن ئەو منافقانەی کە خوا جەهەنەمی بۆ حازر کردوون الذين يتخذون الكافرين ئەوانەی دەگرن کەسە بێباوڕەکان جا کەسی بێباوەڕ جوولەکە بێ هەر دەیگرێتەوە مەسیحی بێ هەر دەیگرێتەوە ئاگرپەرست و گاپەرست بێ هەر دەیگرێتەوە مولحید و بێدینەکانیش بن ئەوانەی کە ئیمانیان بە هیچ شریعەت و دینێکی خوای گەورە نییە هەر دەیانگرێتەوە ئەوانەی دەگرن کەسانی بێباوەڕ بە دۆست و سەرپەرشتیکاری خۆیان من دون المؤمنین لە جیاتی ئیمانداران جاخوا لێ دەفەرمێت ئەیە بتەغونە ئایا ئەو جۆرە کەسانە داوا دەکەن عندهم لەکن ئەو کەسە بێباوڕانە العزە شکۆمەندی و ڕێزیان دەستکەوێ دەکرێت ئینسانێکی ئیماندار بەتەما بێ کەسێکی کافر خاوەن عیزەتت کە شکۆمەندیت پێ بەخشێ ڕێزت لێ بگرێت و گەورەت کە
الذي أيبتغون عندهم العزة آية أوان داوادكن عندهم لكن أو كسكافرانا العزة الرزوش كومنديان دسكوي خواهي قورة جواب دادات دفرمت آقادار بن فإن العزة لله جميعا بيقومان عزة شكومندي تنها وتنها هر هموي بس إخوايا بس خوا دتواني إنسان بعزتك بس خوا دتواني إنسان رزدارك بس خوا دتواني إنسان سربلين كاتو سربلين بيجيني أجر لدوستاتي كردني كافران دا إنسان هندق منصب و پلو پای و مادەی دنیایشی دەستکەوێ بەڵام خۆلەکن خەڵکی ئیماندار سوک دەبێ کەسەکە لای خوای گەورە قەدری نامێنێ لە قیامەت ڕێزی نامێنێ لە قیامەت بە کەسی بەعیزەت و شکۆمەند حساب ناکرێت تۆ کە لە لای خوای عیزەتت نەما شکۆمەند نەبووی لەکن خەڵکی دنیایی کە بە زۆری ئەو زۆرە کەسانە لەکن خەڵکی دنیایش عیزەتیان هەر نییە ئەیبتەغون عندهم العزة ئایا ئەوانە داوای شکۆمەندی و گەورەی و ڕێز دەکەن لەکن ئەو کافرانەی کە دۆستایەتیان دەکەن فإن العزة بێگومان هەرچی عیزەت و شکۆمەندی و ڕێز و گەورەی هەیە للهی خوایە و بەدەست خوایە جەمیعە هەر هەمووی پاشان دەفەرمێت وقد نزل عليكم في الكتاب بێگومان نزل دابەزێنراوە بەسەر ئێوەدا في الكتاب لەو کتێبەدا چی ها یەک قاعدەیەکی دیکە یاسایەکی دیکە کە دەبێت پەیڕەویکەین وقد نزل عليكم في الكتاب لە هەر جێگایەک لە هەر شوێنێک بیستت کوفر بە ئاەتەکانی خوا دەکرێت خەڵکانێک ئیمان ئاەتەکانی خوا ناهێن و باسی بێباوەڕبوونیان دەکەن بە ئاەتەکانی خوا ئەو جار وەیستەهزە بها گاڵتە بە ئاەتەکان و بە نیشانەکانی خوای پەروەردگار دەکەن و پێی ڕادەبوێرن دەبێت موقیفت چ بێ خوا دەفەرمێت فەلا تەقعودوا معهم لەگەڵ ئەو کەسانەدا نەنیشن کە بێباوەڕی دەکەن بە ئاەتەکانی خواجا بێباوەڕ دەبن بەخوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قیامەت بە مەلائیکەت هەتا بە سونەت و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ويستهزأ بها گاڵتە و گەب دەکەن بە ئاەتەکانی خوا دەفەرمێت فەلا تەقعودوا معهم لەگەڵ ئەو جۆرە کەسانەدا دامەنیشن حتى يخوضوا في حديث غيره هەتا ڕۆدەچن لە قسەیەکی دیکەدا جیاواز لە گاڵتەکردن و لە بێباوەڕبوون واضحە یعنی هەتا مەجلیسەکەی دەگۆڕن و مەجلیسەکەیان پێدەگۆڕن لەو مەجلیسە دامەنیشن کە کوفری تێدا دەکرێت بە ئاەتەکانی خوا یا گاڵتە و ڕابواردن دەکرێت تێیدا بە ئاەت و علامەت و بەڵگەکانی خوای گەورە ئەدی ئەگەر مەجلیسەکەت نەگۆڕی هەر لە مەجلیسەکەش دابووی و مەجلیسەکەست بەجێ نەهێشت خوا دەفەرمێ ئینەکوم بێگومان ئێوە ئیذەن ئەو کاتەی کە لە مەجلیسەکەدا بووی کە کوفری تێدا دەکرێت یا گاڵتەی تێدا دەکرێت مثلهم ئێوەش وەکو ئەوانە واضحە ئەگەر ئینەکوم بێگومان ئێوە ئیذەن ئەو کات یعنی کە مەجلیسەکەت پێ نەگۆڕین یان کە مەجلیسەکەیان نەگۆڕی ئامادە نەبووی مەجلیسەکەی بەجێ بێڵی ئەوە فەلا ئیذەن مثلهم ئێوە ئەو کاتە وەکو ئێوەوانە کەواتە لە هەر مەجلیسێکدا گوناهی تێدا کرا دەبێ هەنگاوی یەکەم چی بکەیت دەبێ بابەتەکەی بگۆڕی بابەتەکەیان پێ بگۆڕی جا بابەتەکە کوفرکردن بێ گاڵتەکردن بێ یا غەیبەتکردن بێ یا درۆکردن بێ یا نەخشە و پلاندانان بێ بۆ کەسێکی ئیماندار یان بە خراپە باسکردنی کەسێک بێت یان مەجلیسی لەهو و لەعب و شتی بێمەعنا و بێفەرمانی خوا بوو هەنگاوی یەکەمت مووقیفی یەکەمت ئەوەیە کە هەوڵ بدەی مەجلیسەکە بگۆڕی بابەتێکی دیکە بێنیە ناو مەجلیسەکەی قسەی تێدا بکرێ ئەگەر ئەوەت کرد زۆر چاکە ئەوە فەرمانت کردووە بە چاکە و ڕێگریت کردووە لە خراپە ئەگەر ئەوەت پێ نەکرا دەبێت هیجرەت بکەی شوێنەکە مەجلیسەکە بەجێ بێڵا چونکە کە بەجێت هێشت کەسەکە تێدەگا کە تۆ لەسەر دینەکەت و لەسەر بێئەمری خوایەکەی خۆت بەجەواب بدەیت و ئەگەر هیچیانت نەکرد ئەتۆ وەکو ئەوانەی بۆیە ئاگادار بن ها لە مەجلیسێکدا کوفری تێدا بکرێ ئینسان ڕازی بێ طبعا ڕازیبوون بە کوفر وەکو ڕێک کوفرە هەر بۆ خۆی ڕازیبوون بە گاڵتەکردن بە نیشانەکانی خوای گەورە وەگەوەی وایە بۆ خۆت گاڵتەت کرد بێ ڕازیبوون هەتا بە غەیبەتکردنی کەسێکی ئیماندار ئەگەر هیچ مووقیفێکت نەبێ وەگەوەی وایە بۆ خۆت غەیبەتەکەت کرد بێ سەرلەقاندن بۆ کەسێک کە درۆت بۆ دەکات یەقینت هەیە دەزانێت درۆی و سەری بۆ دەلەقێنی و تەئیدی درۆیەکەی دەکەی وەگەوەی وایە درۆیەکەت کرد بێ
لە مەجلیسێکدا بنمونە گۆرانی خراپی تێدا دەگوترێ یان فلیمی خراپی تێدا لێ دەدرێ یان شتی خراپی تێدا دەکرێ و ئەتۆ خراپەکەش ناکەی بەڵام لە مەجلیسەکەی دای نەدەی گۆڕی نەبەجێشی دێڵی بێگومان ئەگەر هیچ دەسەڵاتێکت هەبێت و مووقیفەکە نەنوێنی لە گوناهکردندا دەبیە شەریکی ئەوان بەبێ گومانی چونکە هاتەکە ئینەکە ئیذەن بێگومان تۆ ئەو کات کە هەڵوێستت نەدوان تۆکو ئەوان وای إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا بێگومان خوای گەورە کۆ دەکاتەوە دووڕوەکان و بێباوڕەکان لەناو دۆزەخدا هەمووان بەیەکەوە إن الله جامع المنافقين بێگومان کۆیان دەکاتەوە خوای گەورە هەرچی دووڕوو هەیە منافق هەیە و هەرچی بێباوڕش هەیە لەناو دۆزەخدا هەر هەمووان بەتێکڕا بەیەکەوە کۆ دەکاتەوە کە معلومە کافر ئەوەیە کە بە ئاشکرا تەبەن کوفری خۆی دەڵێ دووڕژ ئەو کەسەیە کە ئیعلانی ئیمانداریەتی و مسلمانەتی خۆی دەکا بەڵام لە ناخدا ئیمانی پێ نییە ئەگەر سەیری ئاەتەکەی ئاخری وەقد نەزل عليكم في الكتاب ینی بەبێ گومانی ناردوویەتە خوارێ خوای گەورە بەسەر ئێوەدا لەو کتێبەدا ئەو یاسا ئەن ئیدا سەمیعتم ئايات الله هەر کاتێک بیستان بەڵگە و نیشانەکانی خوای گەورە یوکفەڕ به گاڵتە یعنی کوفریان پێ دەکرێت و خەڵکێک بێباوڕ دەبێ پێیان ويستهزأ بها یا خەڵکێک پێیان ڕادەبگوێرێت و گاڵتەیان پێ دەکا فلا تقعدوا معهم لەگەڵ ئەو جۆرە کەسانە دامەنیشن حتى يخوضوا هەتا ڕۆدەچن في حديث لە قسەیەکی دیکە غەیری جیاواز لەوەی پێشووتر کە گاڵتەکردن و کوفرکردنەکە بووە ئینەکم بێگومان ئێوە ئیذەن ئەگەر وانەکەن ئەگەر مەجلیسەکە بەجێنەهێڵن و هەڵوێستان نەبێ مثلهم ئێوەش وەکو ئەوانن إن الله جامع المنافقين والكافرين بێگومان کۆ دەکاتەوە کۆکەرەوەی دووڕوەکان و بێباوڕەکان خوای پەروەردیگارە لە دۆزەخدا هەر هەمووان بەیەکەوە گەر و سەیری وشەکان کەینەوە یا ئەیها الذين آمنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە كونوا يعني ببنە قوامین جێبەجێکاری بالقستی دادگەری شوهداء لله شاهدی بدەن لە پێناوی خوا ولو على أنفسكم ئەگەر لە زەرەری خۆشتان بێ ئەوی الوالدین یا لە زەرەری دایک و باوکتان والأقربین یا نزیکەکانتان ئین یەکن غەنیەن ئەگەر ئەو کەسەی شاهدیەکەی بۆ دەدەی یا لەسەر دەدەی دەوڵەمەند بوو ئەو فەقیرن یا هەژار بوو فالله ئەولا بهما ئاگادار بەخوا لە ئەوان لە پێشترە بۆت فلا تتبعوا الهوى بەدوای ئارەزوەکانتان مەکەون ئەن تعدیلوا بەوەی کە لە دادگەری لا بدەن وئین تەلوو ئەگەر زمانتان لار بکەنەوە ئەو تعرضوا یان پشت هەڵکەن لە شاهدیدان فإن الله كان بما تعملون خبيرا بێگومان خوای گەورە بە هەر کارێک کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە یا ئەیها الذين آمنوا ئەی ئەوانەی کە ئیماندار بوون آمنوا بالله باوەڕ بێنن بەخوا وەڕەسوولیه بە پێغەمبەری خوا والكتاب الذي نزل على رسوله بەو کتێبەی کە نێردراوەتە خوارێ بەسەر پێغەمبەری خوادا والكتاب الذي أنزل من قبل وبەو کتێبەی کە نێردراوەتە خوارێ پێشتر ومن يكفر بالله وملائكته هەر کەسێک بێ باوەڕ بێ بەخوا و بە فریشتەکان وكتوبه بە کتێبەکان ورسوله بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ واليوم الآخر بە ڕۆژی دوایی فقد ضل ضلالا بعيدا بێگومان ئەو کەسە گومڕا بووە بە گومڕاییەکی زۆر دوور إن الذين آمنوا بێگومان ئەوانەی کە ئیماندار بوون ثم كفروا پاشان بێباوەڕ بوون ثم آمنوا پاشان جارێکی دیکە ئیمانیان هێنایەوە ثم كفروا پاشان بێباوەڕ بوونەوە ثم ازدادوا كفرا پاشان زیاد بوو بۆیان زیادی کرد لە سەریان بێباوەڕی و بە بێباوەڕیمانەوە لم يكن الله ليغفر لهم بەڕەوای دانەناوە خوا لێیان خۆش ببێ ولا ليهديهم وڕێنمونیشیان ناکە بۆ ڕێگای ڕاست بەشر المنافقين مژدە بدە بە دووڕوەکان بأن لهم عذابا أليما کە بەبێ گومانی بۆیان ئامادە کراوە سزایەکی بەئێش الذين يتخذون الكافرين أولياء ئەوانەی دەگرن بێباوەڕان بە دۆست و سەرپەرشتیکاری خۆیان من دون المؤمنين لە جیاتی ئیمانداران يبتغون عندهم العزة ئایا داوا دەکەن لەکن بێباوەڕان ڕێز و گەورەیان دەستکەوێ فإن العزة بێگومان ڕێز و شکۆمەندی لله بۆ خوایە جەمیعە هەمووی
وقد نزل عليكم ببيقماني ناردوية يخوار خواي قورة بسرتان دا في الكتاب لو كتابدا أن إذا سمعتم هر كاتك بستان آيات الله بلغ كان إخوة يكفروا بها بباوري دكري بيان ويستهزأ بها قالتيان بي دكري فلا تقعدوا معهم لقل أو زور كسانة دامنشن حتى يخوضوا هتا رودة في حديث غيري لبابتش لقسيش دي كده إنكم بيقمان إيوة إذن أقل لقل يان دابنشن مثلهم وكو أوانوان إن الله بيقمان خوا جامع المنافقين كوكروي دروكانو والكافرين بباورانا في جهنم لنا ودوزغدا جميعا بتكره